ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردنە لەبارەی بۆچی لاوانی کوردستان دەنگ و متمانە ئەدەن بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاکتا حاجی سعید چالاگوانی مەدەنی و کارگێڕی ناوەندی باڵای دەوروبەری سلێمانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. کاکتەها خۆشحاڵین و سپاس بۆ ئامادەبوونی جەناب. زۆر سپاس بۆ جەنابیشان کاکە سەربەست. کاکتەها ئەوەی کە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوو لە هەڵمەتی هەڵبژاردنەکان بینیمان کە بەشێک لە چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی کۆمەلگای کوردی ئیسیعابێک یا پێشوازیەکی زۆر باشی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ تا ئەو ئەندازەی کە ئەمڕۆ حیزبی دیموکراسی و دادپەروەری بە تێگڕای دەنگی ڕێخەری گشتی و ئەندامانی سەرکردایەتی و تەواوی هەوادار و لایەنگرەکانی بەڵێنی ئەویان نایە بڕیاری ئەویان ناکە دەنگ بن بە کاندیدانی لیستی پارتی دیموکراتی کوردستان. پێم خۆشە ئەوەی کە لەگەڵ جەنابەت گفتوگۆیەکەین زیاترەوە بێت کە چینی لاوان گەنجان بۆچی دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان دەدەن. پێشەکەی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ میوانداری کاکە سەربەست. ئێمە لێرەوە لە شاشە ڕەنگینەکەی کوردستان سلێمانی تیڤەوە شایەتی ئەوە دەدەین کە کەناڵی سلێمانی ئەستێرەیەکی گەشی بواری ڕاگەاندنی کوردی بەگشتی و بە تایبەتی لە سلێمانی و شوێندەستان دیارە و هیوای سەرکەوتنتان بەدەخوازیین. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزیشە دیارە وەکو لای بەڕێست و زۆربەی زۆری بینەران ئاشکرایە هەر دەنگ دەرێک هەر هەواداری هەر ئەحزابێک کە دەنگ دەدات بە کاندیدێک لەسەر هەر لیستێک بە دڵنیایی تەماشای پاشخان مێژوو ڕابردووی ئەوە حیزبە دەکات. تەمان سەبارەت بە کاندیدانی پارتی و جەنابی سەرۆک بارزانی لە ماوەکانی ڕابردوو لە خولەکانی پێشوو بە تایبەتی لە خولی یەکەم هەتا چوارەم کەمە خولی پێنجەمی پەرلەمانی عێراقا زۆربەی زۆری ئەو کاندیدانی کە نوێنەری خەڵک بوون لە پەرلەمانی عێراق دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی ئەو دەنگدەرە خۆشەویستانە بوون کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و ناوچە شێشە لە سەرەکان لە دەروی هەرێمی کوردستان دەنگی دەنگدەرانیان بەدەستێناوە. لە پەرلەمانی عێراق شەڕی یاساییان کردووە تێکۆشاون بەردەوام بوون لەسەر بەدەستێنانی مافە دەستوری و یاسای و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. ئەگەر دیقەت بگری لایەنەکانی تر لە هەرێمی کوردستان ئەوانەی کە نوێنەریان چۆتە پەرلەمان و لێرە بە دەنجی دەنگدەرانی بە شەرەفی خەڵکی کوردستان چۆنە پەرلەمانی عێراق بەداخەکی زۆرەوە کەمە ڕابردوویەکی تاڵە بۆ ئەو ئەحزابانە نوێنەرەکانیان دەستیان تێکڵاو کردو لەگەڵ نەیارانی هەرێمی کوردستان بەداخەوە پیلانیان ژەڕاو دژی هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی کە داکۆچیکەری یان با بڵین پارێزەری سەرسەختی مافەکانی بن کە ئەمانە ئەرچیانە دەبینین بۆ نمونە لەو لایەنانە پەرلەمانتار هەبووە لەگەڵ تایارە شیعەکان لایەنە شیعەکان دەستیان تێکڵاو کردووە هەستاون بە دەرچواندنی یاسای حەشتی شەعبی کەمە یاسایە کە سڕ پێچەوانەیە دژە لەگەڵ بنەما سەرنجەکانی داکۆچیکردن لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان. بە پێچەوانەی ئەمەوە ئەگەر بەراوردی بکەین کاندیدان نوێنەرانی پارتیمان لە سەرجەم خولەکانی پەرلەمانی عێراق پارێزەری مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی کوردستان بوون شەڕیان لەو پێناوەدا کردووە پێشمەرگە ئاسا جەنگاون لەگەڵ خۆشکبرا عەرەبەکان بە مەسابە جیاوازەکانەوە سازشان لەسەر مافەکانی گەلی کورد نەکردووە. بە تایبەتی خەڵکێک دەبینیە ینی وەکو باسمان کرد بە درێژایی تاریخ ینی ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە دەستێکی ئەمینە لە پێناوی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و سندنی مافە یاسایی و دەستوریەکانی کە بەپێی دەستوری هەمیشەیی عێراقی ساڵی 2005 ئەو حەق و ئیستحقاقی پێداوە. لەبەر ئەوە هەم ئێمە وەکو توێژی لاوان لە سنوورەکە و غەیری لاوانیش بەڕاستی زەمن مێژوو ئەوەی سەلماندووە کە تاکە بەدیلی پارتی تاکە بەدیلی کاندیدانی پارتی فقط پارتی هەر بۆ خۆیەتی. جافعلە من لە قسە لەگەڵ بەشێکی پرسیارەکەی بەڕێزدا کە باسی حیزبی هاوپەیمانیت کرد غەیری ئەوەش ئێستا لە ساحەی سیاسی کوردستان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و قەزاونەکانی دەوروبەری خۆشبەختانە خەڵکێکی زۆر ڕۆژانە پۆل ڕوودەکەنە بارگە حیزبەکانی پارتی و داوا دەکەن
پێخۆشحاڵم بەوەی کە شەرەفێوان پێ بەخشێ وەکو ئەندامێکی پارتی و دوایەوەش بمنە دەنگدەرێک کە بۆ پەڕیشانازیەوە کاندیدانی پارتی و جنابی سەرۆک بارزانی سەر بخەن بۆ پەرلەمانی عێراق. کاک تا باسی متمانەت کرد لەوەی کە بەڵێ بەشێک لە هێز و لایەنە سیاسەکان متمانیان دۆڕاندووە. یعنی پێم خۆش لەسەرم بابەتە تۆزە زیاتر بووە سین بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە ئێستا بۆ خەڵکی کوردستان کە 4-5 خولە لە کوردستانەوە نوێنەرە چێتە پەرلەمانی عێراقی و بەشێ لەو حیزبانە دروشمی گەورە و بریقەدا بەرزەکەنەوە. بنمونە لەم خولایە بەشێک لە پەرلەمانتاری حیزبەکانی دەرەوەی پارتی لیستێکیان دروست کە بەناوی لیستی هیوا کە لە ڕاستیە لیستی بێهیواکردنی خەڵک بوو، ینی ئەوەندەی کە ئاویان کردە ئاشی دوژمنەوە، ئەوەندەی کە لاگیری پرۆژەی مرکزیەتی عێراقیان کردو لە خزمەتی شۆفێرەتی عێراق بوون، ئەوەندە کاریان لەسەر ئەوە نەکرد کە بۆ نمونە چۆن ماف و ئیستحقاقی خەڵکی کوردستان بگەڕێنێتەوە، چۆن مادی 140 جێبەجێکرێ، چۆن ماف و شایستە دارایی ڕەواکانی هێزی پێشمەرگەی کوردستان سەرف بکرێ. ینی خوێنەوەی تۆ لەو بابەتی مقارنەیە کە ئێمە زۆر جار ناچارین بۆ بەشێ لە دیاردە و ڕووداوەکان مقارنە بکەین لە کاتێکدا کە بۆ نمونە لایەنگرەکانی با بڵێن پەرلەمانتارانی پارتی لایەنگری سەرسەختی یان داکۆکی کاری سەرسەختی بودجە و موچەی خەڵکی کوردستان بوون و جهدی زۆر گەورەیانە کە بۆی کە هەج دیاسایە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەوان بتوان داکۆکیەوە بکەن کە بەشی لە مافی خەڵک بپارێزن. هەرەوەی کە جەنابەت باست کرد بەداخەوە لە خولەکانی ڕابردووە بینیمانە پەرلەمانتاری بەناو کورد کە بە دەنگی خەڵکی کورد چۆتە پەرلەمانی عێراقی، دەنگی بە یاسایی حەشدی شعبیەوە و حەشدی شعبیمان بینی لە 16 ئۆکتۆبر چۆن پەلاماری هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەکانی مادی 140 داوە. ئەین لەو بابەتی مقارنەیە ئەتوێ قسێکی زیاتر بکەیت. کاکە سەربەز ئیزافەتەن بۆ ڕوونکردنەوە پرسیارەکەی بەڕێزە دیارە وەکو باسمان کرد لایەنەکانی دەرەوەی پارتی مێژوو شایدی ئەو قسەی ئێمە دەدات کە بەشێک لەوانە کە بە دەنگی ڕەسەنی خەڵکی بە شەرەفی کوردستان متمانی ئەویان بەرکەوتووە کە ببن بە پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق، بەڵام بەداخەوە ئەمانە پیلانجیێڕیان کردووە دژی بەرژەوەندێ باڵەکانی هەرێمی کوردستان لەگەڵ نارەکانی کورد و کوردستان دەستیان تێکڵاو کردووە، پیلانجیێڕیان کردووە ئەوەی لە توانایاندا بۆ درێغان نەکردووە بۆ ئەوەی بربەست بۆ بودجە بۆ موچە بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق سەبارەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان دروست بکەن. خۆی لەمە زیاتر پێچەوانی ئەم قسەیە ئەگەر تەماشا بکەین بەداخەوە هەر ئەوانن ئەو بەناو پەرلەمانتارانن کە لەگەڵ نارەکانی کوردستان تێکڵاو کردووە دێنە سەر شاشە لە کوردستان خۆیان بە پاڵەوانی داسانەکان وێنا دەکەن لە کاتێکدا لەوێ هەرچی لە دەستیان هاتوو دژی هەرێمی کوردستان، دژی پێگەکەی، دژی پێگە دیبلۆماسیەکەی، دژی پێگە ئابوووریەکەی، دژی پێگە عسکەری و سیادەکەی مخەسر نەبوون، درێغیان نەکردووە و لایەزاری شانازی بۆ خیانەتەوە دەکەن. بەڵام من گومانم نییە خەڵکی بە شەرەفی کوردستان هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان لەوە بە ئاگاترن لەوە وریاترن تێدەگەن ئەبینن ئەبیستن. پێم وایە بۆ ئەم خولا خولی پێنجەمی پەرلەمانی عێراق سزایەکی شایستەی ئەو نارانە دەدەن کە پێشتر وەکو نوێنەری خەڵکی کوردستان خۆیان ناساندووە و بەڵام بە درێژایی ئەو ماوەی کە پەرلەمانتار بوون لە پەرلەمانی عێراق وەکو باسمان کرد بە هیچ شێوەیەک درێغان نەکردووە. یعنی هەر هەڵوێستێکی توندی حکومەتی ناوەندی بەرامبەر هەرێمی کوردستان لە هەر گۆشەنیگایەکەوە بوو بێجا ئایا سیاسی بۆ بێ ئابووری بوو بێ ئاسکەری بوو بێ ئەگەر حرەکەیەکیان کرد بێ دژی هەرێمی کوردستان ئەمانە ستایشیان کردوون دەستخۆشیان لێ کردوون هانیان داون. لەبەر ئەوە من گومانم نیە ئەم جارە دەنگدەری خۆشەویست و بە شەرەفی کوردستان سزای ڕەوایان ئەدا و جارێژکە ئەو متمانەیە بەدەست نایەنەوە ببنەوە بە پاڵەوانتار. کاکتا پێم خۆشە کە لەو ماوەی ڕابردووە کە حکوومەتەکانی بانگەشەڵ بژاردنمان بینی ئاهەنگ و کەرنەفاڵەکانمان بینی بەشێک لەو ئاهەنگ و کەرنەفاڵانەی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ ناساندن و دەنگپێدان بە کاندیدانی خۆی سازێکە گەنجان لاوان حزورێکی زۆر باشیان هەیە لە هەردوو ڕەگەزی نێرومێ ئەوەی کە من دیقەتماوە ینی لە پاڵ ڕەگەزەکانی ترا لە پاڵ چین و توێژەکانی ترا لە مامۆسایان لە زانایانی ئاینی لە خێزانەکان و لە پیاو ماقۆڵی کەسایەتەکان گەنج حزورێکی زۆر باشی هەیە و لاوان لە هەردوو ڕەگەز ئامادەیەکی زۆر باشیان هەیە. باوەڕی تۆ ئەم ئامادەیی گەنج لە کاتی ئێستا بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانیا بۆچی گەڕێیتەوە؟
بۆ ئەوە ئەگەڕێتەوە کاکە سەربەزوار وەکو لە پرسیاری پێشوو بەشێکی ئاماژەمان پێدا بە تایبەتی لە کوردستان بەگشتی وە لە سنووری ئیداری سلێمانی و خەزانەکانی بە تایبەتی خەڵکی ئێمە هۆشیار بۆتەوە ئەمڕۆ ڕۆژگارێک 2021کە ڕۆژگارێکە ڕۆژگاری یوتوب و فەیسبووکە ڕۆژگارێکە ئەمڕۆ خەڵکی کوردستان هاوڵاتی بە شەرەفی کوردستان بە ئاگایە ئەبینێ ئەبیستێ بەراوردی تاریخ دەکات ئیش و کاری ئەحزابەکان دەکات سەبارەت بە دەنگدەری خۆشەویستی کوردستان ئەبینێ وە گەیشتوتە ئەو باوەڕێ ئەو فۆزەوێتی کە لە سلێمانی هەیە ئەو تامیشکردن و ئەو ئیرهابە فکری و ئەو ناوزڕانی کە لە سلێمانی هەیە بەڕاستی ئەمانە جگە لە ئەوەی کە تۆمەت بەخشینەوە و جگە لە دروشمی بریخەدار و جگە لە ئەوەی کە بەشێکی ئەم لایەنانە لە پیلانجێڕی دژی قواری هەرێمی کوردستان هیچیان لە هەکبەدا نەبوو نانتوانیەوە خزمەتی دەنگدەری خۆشەویستی کوردستان بکەن لەبەر ئەوە لەم ئانوساتەدا کە بەرە و دەی تشنی یەکەمین ئەم ساڵەسین و هەڵبژارنی پەرلەمانی عێراق لە پێشە ئەوەی کە زۆر مای خۆشحاڵەیە گەنجان و لاوان لە هەردوو ڕێگەز پۆل جگە لە پارتی غیرە پارتی لە لایەنەکانی تر بەو پەڕی خۆشحاڵی و بەشداری کردنەواڵەکانی پشگیری لە کاندیدانی پارتی و جەنابی سەرۆک بارزانی دەکەن و بەو پەڕی خۆشحاڵیەوە ئامادەیان تێدایە ئیستعدادی ئەویان تێدا هەیە کە بێن دەنگ بدەن بە کاندیدانی پارتی بۆ ئەوەی دڵنیان لەوەی کەمە دەستێکی ئەمینە پارێزەرێکی سەرسەختی مافەکانی گەلی کوردستان و سنووری سلێمانی بە تایبەتی دەبێت من هەر لێرەوە دەمەوێت بە بینەری خۆشەویست بڵێم سەبارەت بە یاسای ژمارەنەوەی ساڵی 2020 کە هەموار کراوەوە سەبارەت بە هەڵبژاردن تاوان بینەری خۆشەویست بەشی ئەوەندە بە ئاگایە ئەزانێت کە مەسەلە ئەگەر لە ڕابردوودا دەنگدان بە قوارەی ئەحزابەکان بوو بێ ئەم جارە کاندیدەکە خۆی ڕاستەوخۆ تەمسیلیان نوێنەری با بڵێن لایەنە سیاسەکە دەکات و بازنەکانی هەڵبژاردن لە تەواوی عێراق لە 18 بازنەوە بۆ تا 83 بازنە و دەقی مادەی 45 لە دەستوری هەمیشەیی عێراق بەرگەی یەکەم باسی ئەوە دەکات کە بۆ 100,000 کەسێک دەکرێت نوێنەرێکە بێت بەپێی ئەمەش دەبێت ئێستا 320 کورسی پەرلەمانی هەیە لە پەرلەمانی عێراق جگە لە 9 کورسی کۆتا دیارە هەر بەپێی دەستوری هەمیشەیی عێراق 125 نیسبەی کورسەکانی پەرلەمانی عێراق پێویستە کە ڕێژەی ئافرەتان بن لەمەش بە دڵنیایی لە هەر 83 بازنەکە لە تەواوی عێراق گرنگە ئەگەر بازنەیەک بۆ نمونە 5 کاندیدی هەبێ مەرجە ئەبێچەی لەو کاندیدانە ئافرەت بێت ئەگەر بە حەقی خۆی دەرچوو دەرەچێت دەریژ نەچوو ئەگە گریمان 5 کاندیدی پیاو دەرەچێت ئۆتۆماتیکی ئەوەی کۆتایی لاچێت و ئافرەتێک دێتە شوێنی و جگە لەوە بەڕاستی ئەمساڵ ئەم هەڵبژانەی ئەم جارە جیاوازی لەوەدایە لە سەر تاسەری عێراق نەوەیەکی نوێ هاتووەتە پێشەوە لە دوای خۆپیشاندانەکانی خەڵکی بەژمەینەتی ناوەڕاست و باشووری عێراق دژی جەوروستەم و نەبوونی خزمەتگوزاری و ئاو کارەبا و ڕێگاوبان و ئەمنێتی باش وەکو بینیمان لە کابینەکەی عادل عەبدولمادی خۆپیشاندانێکی بەقووەت کرا لە بەتایبەتی لە بەغای پایتەخت ئەمەش بۆ بەرئەنجامی ئەوەی کە ئەو یاسای هەموار بکرێت و یاسای ژمارەنەوەی ساڵی 2020 لەدایک بێ کە ئەمەش زەرورەتێکی پێویست بۆ تەواوی عێراق بۆی گۆڕانکاریەکی ڕێشەی جەوهەری لە وەکو چۆن دەڵێت لە شێوازی دانان و دەستنیشانکردنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوو بدات و لەسەر تاسەری عێراق ئەم جارە زیاتر لە 25,375,000 دەنگدەر دەنگەدات دیارە هەرێک لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی و هەولێر زیاد لە 44 کورسی پەرلەمانتاری هەیە جگە لە کورسیەکی کۆتا کە بەر شاری هەولێر کەوتۆ بە حکومیەوەی کەمایەتەکانی تێدان تەوان 167 پارتی سیاسی چێبڕشەی بەدەستێنانی 320 کورسی دەکەن ئەم 167 پارتە سیاسیە 28یان 58یان 27 هاوپەیمانەتی دروست کردو پێکەناوە کە ئەوەی کە هەیە لە ساحەکە تەنیا پارتی دموکراتی کوردستان کە خۆی تەنیا با بڵێن لە ساحەکە دەیەوێت بەشداری هەڵبژاردن بکات لە ڕێی کاندیدەکانیەوە و ئەم جارە ڕاستەوخۆ و دەنگی کە ئەدرێ بە کاندیدەکە ڕاستەوخۆ بە حیزبەکەیە و من دڵنیام دەنگدەری کورد بەشی ئەوەندە وعی هەیە تێگەشتنی هەیە کە بڵێ سیستەمەکە بۆ شێوازە گۆڕاوە لە زیاتی لیست و لە زیاتی مەسەلە
کاندیدێکە دڵخوازی خۆتە بەڵام لەوانەیە لە بازنەکەی خۆ نەبێ مەفروزە مەسەلا دەنگدەر ملزم بێ بۆ بازنەوەی کە کاندیدەکەی تێدایە. کاک تا پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین کە سەرباروی کە بۆ نمونە ئێمە ئاهەنگەکانە بینین گەنج لە پارێزگای سلێمانی بەشداریکی فراوانی هەیە لە کۆڕ و کۆبوونەوە و کەرنەڤاڵەکانی دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان قسەیەکی باوشێ لە لای خەڵک لەسەرەوەی کە خەڵکی سلێمانی چەند جارێک چەند هێزێکی و چەند لایەنێکی سیاسیان تاقی کردوتەوە پێچێت کە ئەم هەڵبژاردننی تاقیکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان بێ تا چەند لەگەڵم بۆ چوونەی یان باوەڕ دوایە کە خەڵکی سلێمانی بۆ جارێکیش پارتی دیموکراتی تاقیەکەنەوە. کاکە سەربەز بەداخەوە کورد خاوەنی ڕابردوویەکی تاڵە لە شەڕی نەگریسی ناخۆکە ئینشاءڵڵا و ڕۆژگارانە ڕۆشتون نایەنەوە تاکە هێزی سیاسی لە هەرێمی کوردستان کە لە خەمی یەکڕێزی ناوماڵی کوردایە پارتیە و خودی جەنابی سەرۆکە کە بە لێدوانێک بە فتوایەک شەڕی نەگریسی ناوخۆی حرام کردووە. دەمەوێم قسێ بەسمەوە بە وەڵامی و پرسیاری بەڕێستەوە دیارە سنووری بە دیاریکراوی منتیقەی سلێمانی و ئیدارەی گەرمیان و حوزی بیتوێن و پشدەر بەڕاستی تێر بوون لە شیعارات بێزار بوون مێشکیان پڕ بوو لەوەی ئەو هەموو تاڤ و شیعار و بەڵێنە قەبوو بەریخەدارانیان پێ بدرە بەڵام ناوەڕۆکی ئەم بەڵێنانە هیچی لە هەکبەدانە بۆ پۆز بوو بۆیە بەڵگەشت بۆم قسەی تەبعاً خەڵکی بە شەرەف و بەژمێنێتی ئەم ناوچەیە بەراوردکاری دەکات بە حکمی ئەوەی کە لە کۆتایی نەوەتەکان و بیدایەتی 2000ەکان دوو ئیداری حکومەتی خۆزیایی لە هەرێمی کوردستان هەبووە تا ئێستاش دوو زۆن کە زۆنی زەرد و زۆنی سەوز تا ئێستا باوە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان لە زۆنی سەوز بەراوردکاری دەکەن دەبینن بۆ نمونە لە پارێزگای هەولێر لە پارێزگای دووهۆک لە خەزاو ناحیە و شارەدەکانی دەوروبەری ئەو خزمەتگوزاری لە ڕێگاوبان لە مەشارێع لە ئاو هەتا لە تۆڕەکانی چاکردنی کارەبا هەتا کۆتایی بەراورد لەگەڵ ئێستا لەگەڵ ئەم ناوچەی ئێمە زۆری فەرخە تۆ دەبینی بۆنە ئەم شاری کە من و جەناب ئێستا بەرنامەی لێ دەکەین و دانیشتوین تێیدا مەسەلا ئەو کوچە و شەقامانەی کە بۆ ئەم ناوچەیە بۆ ئەم سنوورە کراوە هەر ئەوانەیە کە لە سەردەمی ڕژەمی بەعس کراوە فراوان نەبووە هەروەکو خۆی تەنان ماوەتەوە تازە خۆشبەختانە کە لە کابینین و دوێ دەست بەکاربوونی جەنابی ڕێزدار کاک مەسعود بەرزانی بڕیاری دروستکردنی شاڕی بابان شەقامی 100 مەتریان لە شاری سلێمانیدا و خۆشبەختانە ئێستا بە هەوڵی خودی جەنابی سەرۆکی حکومەت ئەو پرۆژەیە بە بەردەوام کاری تێدا دەکرێت و کە ئەمە خزمەتێکی بەرچاو بە شارەکە دەکات بۆیە ئێوە هەروەکو باسمان کرد دەبینین هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان ئەم بارودۆخە دەبین و ئەو بارودۆخی ئەو لاش دەبینن بۆیە پیان وایە بەدیلی ئەم شعار و ئەم دروشمە بریقەدارانە ئەوەیە کە کاندیدانی پارتی کاندیدانی جەنابی سەرۆک بارزانی دەربچن هەوڵ بدەن پارتی لەم سنوورە لەم پارێزگایە لە ئیدارەکانی سەر بە پارێزگای سلێمانی بکەن بە زۆرینە بۆ ئەوەی ئەو خزمەتگوزاری و ئەو پێشکەوتن و ئەو ئەمنێتە باش و ئەو مەشاریع و ڕێگاوبانی کە لە سنوورە هەیە بگوازرێتەوە نەقڵ بگرێ بۆ ئێرە لە ڕێگای پارتی و کاندیدەکانی پارتیوە خزمەت بکرێت بە جەماوەری بە شەرەفی ئەم سنوورە. کاک تا پێم خۆشە لە بابەتیەوە قسێ بکەم کە بابەتەکەی مە زیاتریش دەنگدانی گەنجان و لاوانە بە پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکانی لە سنوور پارێزگای سلێمانی زۆر ئیسارەی گەنجەکرێت ینی زۆر جاربینی ومانە حیزب بوو بزوتنەوە و تۆژمە سیاسیەکان بەردەوام ئیسارەی گەنجەکەن بەڵێنی بۆ نەوشەیان پێدەن ینی دروشمی بریقەدار بەرزەکەنەوە بۆ بزۆر لە زۆرەکان پەیامەکەشیان بەشیەوە گشتی و سەرەکیەکەی ئاراستەی گەنجە ئەنوێت سوود لە وزەی گەنج وەرگرن بۆ دروستبوونی حیزبەکەیان بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو 30 ساڵی ڕابردووە کە سیرکەین لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕانیە و لە قەڵازێ ئەگە تەماشا بکەی یعنی چی بۆ گەنج کراوە یان کوان ئەو خزمەتگوزاریانەی کە شایان بێت بە گەنج و پێشکەش کرابێ تۆ خوێندنەوەی تۆ چێ بۆی کە لە سلێمانی زۆر ئیستیغلالی توانا و هێزی گەنجەکە بەداخەوە ئەوەی کە لە سنووری سلێمانی و ئیدارەکانی سەر بە ئەم پارێزگایە باز دەکرێت و باس کراوە لە ڕابردوو کە بەڕاستی مێشکی گەنجی پێوە وەکو چۆن دەڵێ مشەوەش کراوە ینی جگەل لە هوتاف جگەل لە شعار جگەل لە بەڵێنی قەبە و بریقەدار هیچی لە هەک بەدانە بوو تەمان ڕابردوو مێژوو شایەتی ئەم قسەیە بۆ ئێمە دەدا کە لێرە ئەمە باز دەکەین تەبعاً گەنجان و لاوان کە لە ئێستادا بە حەماسەتەوە بە گڕوتینەوە بۆ پڕی قەنەعەت و باوەڕەوە دایانەوێت ڕووبکەن ڕێزەکانی پارتی و دەنگ بدەن بە کاندیدەکانی پارتی و جەنابی سەرۆک بارزانی هەروەکو لە وەڵامی پرسیاری پێش و باسم کرد
هۆکارەکە بۆ ئەوەیە دانوێ ئەو خزمەتی کە لە زۆنی زەر زیاتر با بڵێن سنووی پارێزگایی هەولێر و دووهۆکو ناوچەکانی لەو سنوورانە بۆ گەنج و لاو کراوە هاوشێوە بۆ ئێرەش بکرێ بەڵام بەداخەوە لایەنە سیاسەکان لێرە ینی بە تێگڕا لەو پەڕی ڕاستەوە بۆ پەڕی چەپ لەو پەڕی ئەلمانیەوە بۆ پەڕی ئیسلامی بەداخەوە ینی بەداخەوە لە ئاسی ئەو بەڵێنانەدا نەبوون کە بە گەنجیان داوە کە بە لاوانیان داوە کە بە ئافرەتانیان داوە ئەمەش بۆتە هۆی ئەوەی ئەم چین و توێژانە سار ببنەوە جارێشکەوە بە ئاسانی باوەڕ بە بەڵێنەکانیان نەکەن و بە ئاسانی نسن مەسەلە دەنگدەرژی ساوت و سەرسەختی کاندیدەکانیان بن و جارشکە متمانیان پێ بکەنەوە لەبەر ئەوە هۆکاری سەرەکی ئەوەیە کەوا دەکات ئەمان ڕێیان بگۆڕن و بەو پەڕی قەنەعەتەوە بێن دەنگ بدەن بە کاندیدانی حیزبێک کە حیزبی دایکە لە زەرورەتێکی مێژوویدا لە چلەکانی سەدەی ڕابردوو لە دایک بۆ تێکۆشاوە شۆڕشی کردووە قوربانی زۆری داوە پشکی شێری ئەو سەرکەوتن و کاروانی ئاوەدانی و ئەمنێت و لە دایکبوونی قەوارەی هەرێمی کوردستان لە کوردستانی باشوور پشکی شێری بەر پارتی و بەرجەنابی سەرۆک بەرزانی بکەوێت. فەکتا حاجی سعید چالاگوانی مەدەنی و کارگەڕی ناوەندی باڵاوی دەوروبەری سلێمانی کردان دیموکراتی کوردستان خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤە ئامادە بووی. سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئێوەش هیوای سەرکەوتنتان بەدەخوازم ئیمەدەوارم بەو ڕوحێتە بەردەوام بن و بتوانن لە خزمەتکردن بە فەزای ڕاگەیاندنی کوردی لەم زۆنە و لەم سنوورە ئیدامی پێ بدەن و بەردەوام بن و هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای دەنگهێنانی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستانیش ئازان تا ڕاڤایەکی تر بەخواتان ئەسپیرین و خواتان لەگەڵ بێت.